سەنگەر کوڕم لەکوێ بووی؟ سەنگەر وەرە کوڕم وەرە وەرە جوابی تەلەفۆن نادێ لەکوێ بووی؟ باشی بابا باش کوڕەکەم چ بۆ لەوە بخەمی سەنگەر لەکوێ بووی؟ کوڕم لەکوێ بووی؟ دە قسەش بە قسە با تێ بگەین سەیفەدین کوڕەکەمان عاشق بووە پێم هەمڵێ چییە؟ هەتا بچین بۆ بتخوازین بابا عاشق بوویمە بەڵام عاشقی داک و بابی خۆم بوویمە کوڕم نەمێژە دەزانێ عشقی داک و بابی خۆتی عاشقی داک و بابی ڕاستەقینەی خۆمە ئەوە چ دەبێت و دایک و بابی ڕاستەقینەی تو ئێمەین دەزانی ئەوڕۆ من لەکێ بووم قسەی بکە لەکوێ بووی؟ لە لای مامانێک بووم مامان چێیە؟ لە لای مامانێک بووم گوتیان ئەتوو بە ساوایی فڕێدرای کوڕم باوەڕ بۆ قسانە مەکە داک و باوەڕ ڕاستەقینەت ئەماینە ئەما بابا ئەو مامانە لەوە خۆڕاوە دەڵێ با دۆخوان وەبرێن هیچ گۆڕی نییە نەخێرە بە فڕێدرایمە کامەوە ماوەی گوتی بەس پێم بڵێ باوەڕم بە هیچ نەمایە ئەنگۆ داک و بابی من نینە کوڕم ناونیشانی و مامانە دەی بام چ قسەی لەگە بکە ئەوڕۆ لەسەر مەرگ بوو مامانەکەم مرد کوڕم یعنی توستە باوەڕ بەمان ناکە کە ئەمە داوک و باوچێ توینە بابا ئەدیلۆ ئەو مامانەوەی گوت با وەبرێ هەچ دەرێن با برێ ئەمە کوڕی چێمە درۆی دەکەن درۆ کوڕی چێمە کوڕی ئێمە کوڕی ئەتوو واز لەو قسانە بینە واز لەو قسانە بینە کوڕی خۆم کوڕە بە تو جەرجێمای جەرجێمە مامانەکەم مرد قسەشی تەواو نەکرد نەمزانیە من چێمە نەمزانیە من کوڕیش چێمە کوڕی مای هەزار سال پێت نارێم کوڕی من ئەتۆ کوڕی منی واز لەو بابەتە بێنە هەستە بام چینە دەرێ ئاهەنگەکەی خۆمان بجێڕی هەستی کوڕم واز لەو قسانە بابا شێت دەبووم بابا شێت دەبووم کوڕی من وا مەکە کوڕم واز لەو قسانە بینە کوڕم باوەڕ بۆ ما بکە چەند ساڵە لەگەڵ ئەمای دایی ئێستاش نازانی دەم بەشە بە کوڕی خۆم بابا دەزانم بەس ئەو مامانە چپەی وەدەچی بە مندا هەیە لەبەر چووە دەڵێ واز لەوان بینە ئەوڕۆ ڕۆژ لەدای بوونتە بعد لە خۆمان بەردەوام خۆشکەی کوڕم